دیاردەی فرەژنی لە نێو کامپی ئاوارە عەرەبەکاندا یەکێکە لەو دیاردانەی پیاوانی ئاوارە سەرباری خراپی ژیان و گوزەرانیان بەڵام دەستیان لێ هەڵنەگرتووە. فەنەر گەنجێکی ئاوارەیە و تەمەنی تەنها 25 ساڵە بەڵام خاوەنی سێژنە. ئێمە وەکو هاوتەی لە عەرەبمان هەیە حاڵەتمان هەیە یەکی سێژن بێ بۆ نەی مەلاز زۆی بێ حەزین ها لە مناڵە عەرەبە دائما هەل یەکی 4 کۆ 5 کۆ هەل مناڵ لە ژنەکە سێژن ماوە دووە ها لە بۆ نەی مناڵە زۆر حەزمان ها لە مناڵ زۆر بێ. فرەژنی لە نێو زۆرێک لە ناوچەکانی عەرەبدا بووەتە کلتور و کەمپیاویان هەیە لە ژنێک زیاتری نەبێت. ڕێکخراوەکانی بواری ژنانیش لە هەوڵەکانیان بۆ بەرگرتن لە دیاردەی فرەژنی و هۆشیارکردنەوەیان سەرکەوتوو نەبوون. دیاردەی فرەژنی لە ناو کۆمەلگای بۆ کۆمەلگایەک ئەگۆڕێت. بەس دیاردەی فرەژنی لە ناو ئاوارەکان ئەوانەی لە خواروی عێراق هاتوون دیاردە یان چەند ئەڵێ لە بڵێن شتێکی زۆر زۆرە لە ناویانە و چونکە ئەمە گەڕێتەوە بۆ ئەو کەڵچەر و ئەو دابوونەریتە کە خۆیان لە ناو کۆمەلگای خۆیانە ڕێگە پێدراوە. بۆیە ئەمە وای کردووە بەداخەوە لە ناو خاستەن لە ناو ئاوارەکانە دیاردەی فرەژنی بە زەقی ئەبینین و ئاگاداری ئەو وەزع بوون. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوەکان هەنامان بۆ ئەوە بردووە کە بتوانین هۆشیاری زیاتر بەو کۆمەلگا بدەین. پیاوانی ئاوارەی فرەژن هێندە گرنگی بە هێنانی ژنی دووەم و سێم دەدەن، هێندە گرنگی بە پەروەردەکردنی دروست و بەخێوکردنی مناڵەکانیان نادەن بە شێوازێکی تەندروست. هەروەک مامەڵەشیان لەگەڵ هاوسەرەکانیاندا زۆر جیاوازترە لە مامەڵەی پیاوانی نێو کۆمەلگا پێشکەوتوەکان. الحمد لله احنا دائما هذا بالقريه والمناطق كلها 2 3 4 بالنسبه للزواج خالص عند 4. سپاس بۆ خوا لە هەموو گوند و ناوچەکان هەموو دووژنی و سێژنی و چوارژنی هەیە. من خۆم 4 ژنم هەیە و پێشتر لە عەربەت بووم. مناڵم هەیە و 6 کوڕ و کچم هەیە کە دەکاتە 10 منداڵ بە هەمویان. هەموو عەرەب واین دووژن و سێژنی و چوارژنیش هەیە. دووژن سێژن چوارژن مشکل نییە. زۆرێک لەو خێزانانەی ئاوارەن و لە نێو کامپەکاندان سەرباری خراپی ژیان و گوزەرانیان کەچی کەم کابینە هەیە پڕ نەبێت لە منداڵ. وەکو ژنیان بەس بۆ ئەوە داناوەکە هەلە بۆ ماڵ بێ و بۆ بە خێوکردنی مناڵە بێ و خۆیان وەکو پیاوان ئەرکە کۆمەڵایەتیەکان و ئەرکە سیاسیەکان جێبەجێ بکەن. بۆیە ژنان بەم تێڕوانی نەناشینە سێرەکرێ هەلە بنی ماڵەوە بێ. ئەمە وای کردووە هانابوون بۆ یەک ژن و دوو ژن و سێژن. دیاردەی فرەژنی لە هەرێمی کوردستان بە یاسا بەری پێگیراوە بەڵام لە سنووری دەسەڵاتی حکوومەتی عێراق فرەژنی بە یاسا ڕێگەی پێدراوە. بۆیە تەنانەت ئەو پیاوانەش کە لە هەرێمی کوردستان ژنی دووەم و سێم دەهێنن بۆ مارەبڕین ڕوو لە دادگاکانی عێراق دەکەن. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک.